کات دکتۆرجا من زۆر تعجبی ئەوەکەم ئەم مناڵی من بۆ فێر نابێت ینی بۆ لەناو پۆل فێر نابێت ئەی ئەم چی لە مناڵەکانی ترکەمترە بەڕاستی اینجا دوایەوە جیاوازی نێوان پۆلی تایبەت و پۆلی ئاسایی چییە ئەمیش قەیچێکە ئەگەر ئەم هەر بۆ تەمای خوێندن بوو بێت بۆ خوێندن هاتو بێ باجیانەکرێت و لەگەڵ مناڵەکانی تر بخوێنن چی ئەڕێ لە ناو پۆل لە ناو مناڵانە ناو ناتۆری دێنانە بەڕاستی من پێم خۆش نییە کازاوجان یەکەم شت بە قوربانەگە تۆ باسی ناو ناتۆرە بکەیت وەرە سەد ئەچین بۆ مەکتەبەکان سەدان مناڵی ئاسایی هەموو کەسێکی دوو چوار مناڵەکەی تری کێشەی نییە هەڵک ناو ناتۆری لێ دۆزێتەوە لە کووردا کەم عایلە هەیە کەم جارێ لە لادیەکان هیچێکم دۆزەر لە قەبێکی نەبێ یا فلان شانشکاوە یا فلان چاوزەقە یا فلان سەرزلە یا فلان نازانم چییە ئەمە هەر تر کۆمەڵگای دووەکەوتوانە دەکەوت لە قەبێ شتێک بۆ دۆزێتەوە بۆ هەموو مناڵی چێ دۆزنەوە بۆ ئێمە کەم بە مناڵی پیاوتون جێ لەو سەرزل و چاوزەق و نازانچی ئەمە بەڵگە نییە بە قوربان لەبەرەوە لە پۆلی ئاسایی بێ لە پۆلی تایبەت بێ ئەگەر خەڵکەکە دواکەوتوو بێ مناڵەکان وشیاریان دەبێت لە هەردوو حاڵەتەکە قساکەن ئەمە یەکەم تۆ نابێ جۆ لە قسە و قسەڵ و شێوان بگری باسی پۆلی بۆ لە پۆلی ئاسایی نەبێ کاکازاوجان پۆلی ئاسایی کەم منهەجە پرۆگرامی وەزارەتی پەروەردە دانراوە بۆ مناڵی ئاسایی دانراوە ینی بۆ نمونە پرۆگرامە کە دانراوە بۆ یەکی بنەڕەتی بۆ مناڵێک دانراوە کە ئاسایی بێگەشەی دوانەکەوێ ینی عمرەکەی 6 ساڵە زەمن کات عمری عقلێکەشی زیرەکێکە توانەکە هەر 6 ساڵە بۆ ئەوە دانرا بە قورآن حتا ئەو مناڵانی هەست کە 6 ساڵە خۆی بەڵام زیرەک و بلیمەتن عقلەکانی مناڵی 6 ساڵ و 9 ساڵ نابێ منهەجە بێتەوە بچێتە مەکتەبی بەهرەدارانەوە هەویشەیە ئەو بەریشمان هەیە باشەکەواتە مناڵەکەی توێمە تێسمان بۆ کرد عمری 6 بە زەمن بکات 6 ساڵ لەدایک بووە بەڵام عقلەکەی هی 3 ساڵە بەسە پرسیاری لە بەڕێزێ بکات مناڵی عقلی مناڵێکی حەزانە بێ 3 ساڵ هێشتا هی ڕۆزەش نییە ئەتوانی منهەج و پرۆگرامی پۆلی 6 ساڵی بیتێ ئەبێ ڕەحمەت لێبێ با بچێتە پۆلی ئاساییەوە ئێخر پۆلی ئاسایی دەرسەکانی بۆ مناڵی ئاسایی ئەم مناڵی تۆ گەشەی دواکەوتەوە بۆ مناڵێکە عقلی مناڵێکی 6 ساڵان بێ زەمەی تۆ 3 ساڵانە جیاوازیەکەی ئەوەی بە قوربان مامۆسایەک لە پۆلی ئاسایی بێ ناتوانین دەستکاری منهەجەکە بکات لە وەزارەتی پەروەردە بۆی هاتووە بیرکاری ئەمەی خوێنی زانستە ئەمەی خوێنی کوردیەی خوێنی ئینگلیزی خوێنی خۆ ناتوانێت مامۆساکە لای برێ بەڵام لە پۆلی تایبەت بە پێی تواناکە کەم و زیایەکەی یعنی ئەگەر بۆ نمونە ئەلفوبێی کوردی هەبێ یا زانستە بێ ئەگەر بە ساڵێکیش نەیتوانی تەواویکە بە 2 ساڵ پێی تەواوەکەن بە 3 ساڵ پێی تەواو بە پێی تواناکەی خۆی لەوان هەیە بە ساڵ و نیوە تەواویکە هەیە بە 2 ساڵ تەواویکە لەبەرەوە ئەمە جیاوازیەکانە براکەم ناکرێت تۆ جۆ لە قسە و قسەڵۆک بگری بەڵا ئەم وا ئەڵێ ئەم وا ئەڵێ من وا ئەەکەم ئەوە وا ئەەکەم ئەوەی لە مەسڵاتی مناڵەکە نیە براکەم